ڕۆژە جیهانیە کوچبەریەدا زیاتر ئەم دێ ڕەوشە کوچبەرانت ناوە هەرێما کوردستانی هەوڵێن بەردەوامین حکوومەت هەرێما کوردستانی ji بووی ku ew jiyaneka serferaz da bijîn her dema êdî rêk ji bûî vegerê xweş bû dîsa jî halî karbin ez gel Doktor Yoko Fojimora seroka rêxistina koça nêvdewletî li herêma Kurdistanê ez ê bi heskim kul dûkê pawekî rasta xwe gelme da Doktor gelek spas ku hîn gelmedane xanum ez destpêkê behsa êdî sera ray pirzgirê ku aloziyên nava herêma Kurdistanê çi ji aliyê aborî ve çi ji aliyê siyasî ve herbinlî çawa taybetî jî hewlên berdewamiyên hikûmeta herêma Kurdistanê nirxînin ji bûî ku herdem deriyên herêma Kurdistanê vekirî bûyne ji bûî harîkarîkirina koçber û penaberan. دەستپێکدا سوپاس بۆ ئەو دەرفەتە ئیمڕۆ ڕۆژی کۆچی نێودەوڵەتیە کە لە تەواوی جیهان یاد دەکرێتەوە ئەمە ڕۆژێکی گرنگە بۆ IOM هەروەها بۆ خەڵکی ئاوارەی لە کوردستانی عێراق دەژین. دامەزراوە نێودەوڵەتەی کۆچ دان بە ڕۆڵی هەرێمی کوردستان دەنێت بە تایبەت لە ڕێگەی وەزارەتی ناوخۆر وها ئەو ناوەندی هاریکاری و بۆ وەڵامدانەوە و کاردانەوەی ئەو کێشانە IOM پاڵپشتیکار بووە بۆ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان وێڕای هاوکاریکردنی لایەنەکانی در بۆ ئەوەی سیستەمەکان باشتر بکات بۆ پاراستنی مافەکانی پەنابەران و دۆزینەوەی چارەسەری دوورمەودا بۆ هاوڵاتیان و هەروەها ئەو کۆمەلگانشی لە خۆیان نیگرتوون. تاژێ ماژە پێکرد یا گرنگ چارەسەریە درێژ مەودایە یانجی چارەسەریە یەکجاریە دیز دەست پێشخەریان ێدی ڕێکخراوە نێودەوڵەتیە کوچێت گەل حکوومەتە هەرێما کوردستانی چه پێشکەفتنێک چێ بووە ji بووی چارەسەرکردنا یەکجاریە vê pirsê مەبەستا min ya koçiya û vekirina deriyên vegereya xwebexşane û bijê wa jiyaneke serferaz ji bûî xelkê koçberiyên navçeyê. زۆر سپاس بۆ ئەم پرسیارە ئێمە دان بەوە دەنین و وەردەشانین کە دوای ئاوارەبوونێکی ماوە درێژ گەڕانەوە ئاسان نییە. دامەزراوی نێودەوڵەتی کۆچ هاوریکار بووە بۆ حکوومەت لەو پێناوە بەتابەت لە چوارچێوەی ئەو بزاوتە خۆبەخشەی کە هەیە ئێمە پاڵپشتیکردنی 730 ئەندام خێزانمان کردووە کە کۆمەڵگەی کۆچبەرانیان جێهێشتووەوە بۆ ئەوەشی ئێمە تەواوی ئێمە بتوانین ئەوە بەردەوام بێت کار لەسەر دروستکردنی هەلیکار دەکەین وێڕای ئەوەی کە هانەدەین لە کەرتی تایبەتدا جێگان بکرێتەوە یارمەتی هەوڵە نێوخۆیەکانش دەدەین لە دابینکردنی ژێرخان و خانوبەرە واتە پاڵپشتیکردنەکان ئەوە لە خۆت دەگرێت لە لانی ئاو پەروەردە و کەرتی وزا تەنانەت لایەنی بیمەی کۆمەڵایەتی خویا دیارە gelek welatan ji xwegirtina koçber û penaberan ya bi zehmet biye çunkî pirzgirêk û aloziyên aborî wetkin êdî xwegirtin ya bi zehmet bet lê li dîfan destpêşxerî û hemahengiyat nêvbera rêkxirawa koça nêvdewletî gel herêma Kurdistanê heyb xweşxalî ve êdî hemî dergeh vekirî bûn bêyî ku pirzgirêk û alozî çêbin yanî modêleka geleka taybet ya ciwan بۆ خۆگرتنا کۆچبەر و پەنابەران لە هەرێما کوردستانی پێشانی ناوچەیە هاتەدان. چاوە ئەف دەست پێشخەری و هەماهەنگیە دێ ببتە ئەگەر کووت پاشە ڕۆژێدا زێدەتر پرسا کۆچبەر و پەنابەران سانەهیتر باشتر بێتە چارەسەرکردن. زۆر سپاس بۆ پرسیارەکە پێم وایە کە ئەوەی ئێمە ئەنجاممان داوە باشترین بۆ کە لەتوانەمان داوە بەتابەت خەڵکی ئێرە دەبینی خەڵکێکی گەنجن سۆرینیان لێرە بۆیە ئێمە بە تەواو ئاگادارین لە دۆخەکە لەوە شتێ دەگەین کە پێویستی تەنیا گەڕانەوە نییە بۆ ماڵەوە بەڵکو نمونەمان هەیە ئێمە پاڵپشتی کەرتی تایبەتی نێوخۆیمان هەیە کە پرۆگرامێکی گەشە پێدان و پەرەپێدانە کە پاڵپشتیکارە وەکو بزنسێکی دیاریکراو بۆ ئەوەی خەڵکی زیاتر لە خۆ بگرن واتە لەو چوارچێوەیەدا جێگەی ژنان و پێکهاتەکانی دیکە کراونەتەوە
لە ڕێگەی ئەو دەست پێش خەریانەوە خەڵکانێکی زۆری گەنج بەشدارن جێگیان کراوەتەوە وێ ڕایەوەش ئێمە پاڵپشتی کار بووین لە گفتوگۆی کراوەدا کە زۆرێک لە گەنجان نوێنەرایەتی ئاشتی دەکەن و بە دوای چارەسەری دۆم درێژ دەگەڕن. حتى چڕۆدە ئەف نمونەیە سەرکەفتی بی ئەوە لە هەرێمەوە کوردستانی بتایبەتیژی پەیڕەو کردی گول ناوچەیە گشتیژی سەرڤێ مودێلێ سەرڤێ نمونەیە بڕێبە بچن هەم پێسکردنا گەنجان هەمژی پێکهاتەیەن جودا جودات ناوا کەشەهاوایەکیدا بژین بیک و پرزگرێک و ئاڵوزی چێ بن. دامەزراوەی کۆچینە دەوڵەتی پاڵپشتی هەوڵەکان حکوومەت دەدا هەروەها خەڵکی خۆجێیی کۆمەڵگەی شارستانی ئاستەنگ هەن ڕوبڕویان دەبینەوە بەڵام ئێمە لێرەین بۆ ئەوەی بتوانین تا ئەو توانایەوە هێمانەیە هاوکار بین. Ez gelek xoşhal bîm pîviya êdî hemahengî zêdetir çareserkirina pirsa koçberan yekcarî neptinê li Herêma Kurdistanê belkul sertaserî cîhanê giştî Doktora Yoko Fojimora serokar rêxistina koça nêvdewletî li Herêma Kurdistanê hîn ji dûkê payekê rasta xwe gelme dabûn. Gelek spas bûye.